گرانبوونی نرخی سوتەمەنی و جیاوازی نرخ لە بەنزینخانەکاندا پارێزگاری سلێمانی و لیژنەی سوتەمەنی کردە میوانی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. لە کۆبوونەوەکەدا تەنها شت کە بڕیاری لێدرا ئەوە بوو کە نرخی بەنزین لەوەی هەیە بەرزتر نەبێتەوە و بۆ دابەزاندنیشی بڕیارە کاری لەسەر بکرێت. ئەمەی ئەسلی مەوزوعەکەوەیە ئەوەی کە یەقەی ئێمەی گرتووەکو محافەزەی سلێمانی و پارێزگای ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمە شەڕی حکوومەتە، ئەمە شەڕی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ناتوانێ پێداویستی خەڵدابینکە. ئەمە نەبە محافەز چارەسەرەکرێ نەبە ئەنجومەنە چارەسەرەکرێ، ئەبێ حکوومەتی هەرێم حکوومەتی خەڵک بێ نەک حکوومەتی کۆمپانیەکان بێ. من پێم وایە ئەم کێشانە چارەسەر ناکرێ هەتا ئەوەی کە ئەم پاڵاوگانە نەخرێتە خزمەتی هاوڵاتیان، هەتا ئەوەی کە نەوتی خاویان لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ دابین نەکرێت بۆیان تەسفێ نەکرێت. ئەو نیگەرانانی کە هەمان بۆ لەمە دوابەڵەن ماوەڵ گرتووە کە بڕەوێتەوە ئەندامێکی ئەمە وەک چاودێر لە لیژنەی سوتەمەنی پارێزگای سلێمانی ئاگاداری کوی وردەکاری و تەفاسیلەکانە بێ. بێجگەلەوەش پێشنیازمان کردووە یان پلانمان هەبووە کە پارێزگای سلێمانی هامشی ڕوبەح یان بڕی قازانج لەسەر ئەو سوتەمەنیەدا بنێ بە نەوتی سپی بە یا گازوایل بێجا یان بەنزین بێواتە ڕوبەح دیاری کرێ. دەوترێت بەهۆی ئەو قۆڕەکاری لە بازاری بەنزیندا هەیە نرخی بەنزینی گەیاندووە بەم ڕۆژە. ئەو کۆمپانیانەشی بەنزین هاوردە دەکەن. تا ئێستا سیڤی زۆرێکیان لای ئەنجومەن نادیارە. هاتنی دەنگۆی بەنزینیش لە عێراقەوە بۆ هەرێم ڕەت دەکرێتەوە و بەنزینی سەرجەم پارێزگاکانی هەرێم لە ئێران و ئیماراتەوە دابین دەکرێت. ئێمە ویستمان وەڵامێکی مۆقنعی وەرگرن بۆ ئەوەی کە ئایا نرخی بەنزین بە چۆن دابەزێنێتەوە چۆن سابت یەکەن بۆ ئەوەی هاوڵاتیان ئیتر هەموو ڕۆژێک ئەم بەرزبوونەوەی نرخی بەنزینە و نزمبوونەوەی نەبێت چەلەحانێک لە نێوان هاوڵاتیاندا. بەڵام بەداخەوە ئەوان بەڵێنی ئەویان نەدا کە نرخی بەنزین دابەزێنن، بەڵکو بە پێچوانەوە بەڵێنی ئەویاندا کە نرخی بەنزین بەرز نەبێتەوە. لە سنووری سلێمانی هەر لیترێک بەنزین 25 بۆ 50 دیناری چۆتە سەر. ئەوەش نیگەرانی زۆرێک لە هاوڵاتیانی بە دوای خۆی داهێناوە. بەڵام بەپێی قسەی پارێزگار و ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەنزین لەو نرخەی ئێستای بەرزتر نابێتەوە، گەرچی لەو کۆبوونەوەیەدا هیچ بڕیارێک لەسەر وادەی دابەزاندنی نرخی بەنزین ئاشکرا نەکرا. ڕایمە ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.